کردنەوەی تونێلی دەربەنیخان پاش ڕووداوەکەی 28 مانگ نیگەرانی بەشێک لە وڵاتیانی لێ دەکەوێتەوە دەڵێن ئەمە دەرگایەکە بۆ ئەوەی ڕووداوی نوێ دروست ببێت. دیارەم کارە ساتانە دەمێکە دووبارە بنەوە هەر بە بیرەوەری ئەمە کاتی خۆی بە بیرەوەری باوکودایکمان کاتی خۆی یەک بۆ یەکەم جار تەنکەرێکی سوتەمەنی لە بەردەمەم تونێلی دەربەندیخانە گڕەگرێت هاوڵاتیەک بە ناوی کاقادر کە خەڵکی دانیشتوی دەربەندیخانە سایەقی ئیسعافە یەتە ئەم تونێلە و لە ناو ئەم تونێلا گڕەگرێت و گیانی خۆی بەخت دەکات. هیوادارین تا ئەو کاتەی وەزیری ئاوادانکردنەوە بەڕێزیان وەزیرن ئەو بەڵێنانەی جێبەجێ بکات چونکە 3 ساڵ پێش ئێستاشات لە بەردەم ئەو تونێلا هەمان بڕیاریدا بەڵام تا ئێستا یەک ئیش نەکراوە لەوەی کە بڕیاریدا بوو 3 ساڵ پێش ئێستا بڕیاریدا بوو. خۆپیشاندەران نیگەرانی خۆیان لە ڕێگەی ئەم خۆپیشاندانەوە دەگەێنە دەسەڵاتداران دەڵێن چیتر گیانی وڵاتیان هەرزان تەماشا مەکەن و پارە تەرخان بکەن بۆ پرۆژەکان تا قوربانی زیاتری لێ نەکەوێتەوە. داواکارم لە خەڵکی دەربەنیخان بە تایبەتی و لە خەڵکی گەرمیان بەگشتی هەمویان بێن بدەم ئەم بانگوازەی ئێمەوە بێن ئەم ڕێگەیە بگرن بەرینێن هەتاکو چارەسەر دۆزرێتەوە چونکە لەم کاتەیە ئێمە ناڵێن دوو سایدەکە بەر شەو ڕۆژێ تاو ئەکرێت ڕێگای سلێمانی کلار بەڵام با ڕێگایەکی بەدیل با ڕێگایەکی بەدیل بکرێتەوە پێشە موشتێ هەتاکو ئەم ڕێگەی سەرەکی دەست بەکارە بێتەوە. بەڵێ بە دڵنیایی بۆ بار هەڵگرەکان با بڕۆن لە ڕێگەی ناوتاقەوەیان تاوکەن لات چۆکەنیا خۆ لە ڕێگای قەرەداخ. ڕێگاکانی دەربەنیخان بە ڕێگای مەرگ ناسراوە قورسایەکی زۆری لەسرە تاکە دەواازەی بەستنەوەی گەرمیانە بە پارێزگای سلێمانی بە هۆی هەڵکەوتەی جوگرافی هاتوچۆکردن تێدا دژوارە و ڕێگاوبانەکانیش بە گوێرەی پێویستەکانی هاوڵاتیان نییە. یەک تونێلی هەیە ساڵانە بەهۆی ڕووداوەکان چەندین قوربانی لێ دەکەوێتەوە و دادەخرێت. چیرۆکەکەی هاوشێوەی 1001 شەوەی لێ هاتووە و تەمەن تەواو دەکات بەڵام خۆی تەواو نابێت. ڕێبین محەممەد، شارپرێس دەربەنیخان.